ئێمە بە پێویستمان زانی کە لەگەڵ بەڕێز قایمقامی سلێمانی و قایمقامێتی سلێمانیە لێکتێگەشتێکی هاوبەش دروستکەین کە لە داهاتووە کار بکەین لەسەر ئەو پسپۆڕیانەی کە ئێمە لە زانکۆکانە هەمانە لە ناوەندەکانی توێژینەوە یان لە ئەو تاقیگانی کە تاقیگە زانستیانی کە ئێمە هەمانە بتوانین لە ڕێگایەوە خزمەتێک بە دەستگاکانی حکوومەت بکەین بە موسساتی حکومی بکەین چونکە لە ڕاستیە دەستگاکانی حکوومەتی شار دەستگای خۆمانن ئێمە ئەتوانین بەهێزیان بکەین بە هێزکردنی دەستگاکانی ژیانی شارێکی جوانتر شارێکی گەشە سندوتر. وەکو لیژنە هاوبەشەکان ڕوبەڕووی ئەرکێکی قورس و گرنگ بووینەتەوە لە ناو شاری سلێمانیە. خۆتان نەزان ئێستا ژمارەی لیژنەکانمان زیاتر لە 40 لیژنەیە و ئەم لیژنانە ڕۆژانە سەردانی شوێنە گشتیەکانەکەن لە زۆربەی سێکتەرە جیاجیەکانە کە عیلاقی بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوە هەیە و ئەم ئیشە بە تەنها بە ئێمە ناکرێت، پێویستیمان بە هاوکاری پشتیوانی هەموو لایەک هەیە، بە تایبەتی ئەو ناوەندە ئەکادیمی زانستیانەوەکو زانکۆکان. زۆر کات ئێمە تووشی گرفت بووین لە پشکنینی ئەو کاڵایانەی کە پێویستی بە پشکنین هەیە تا بتوانین بڕیاری دروست لە بارەیانەوە بین. زانکۆی جیهان تاقیگەکانی بۆ ئاڵا کردوین کە بە پێی ئەو ئیمکانیەتی کە هەیەە ئێمە بتوانین پشکنین بۆ هەموو ئەو کاڵایانە بکەین کە لە ڕێگەی لیژنە هاوبەشەکانەوە ئەمانەوێ دڵنیابین لیانەوە لە ڕێگەی دڵنیایی بوون لە پشکنینەکانەوە ئەو کات بڕیاری دروست بن لەبارەیانەوە.